سەیری کێنەمایەتە چۆن خوای پەروەردگار وەکو ڕەوانبێژیەکی ئەم قورئانە نیشانی داوینەتە وەکو وێ ناچێشانێکی ئەو حاڵەتی کافرەکان. لە سەرەتاوە فەرمێ وەلەذینە کەفەڕوا، باس لە حاڵەتەکەی ئەوانە کاتەوە. ئەنجا ئاەتەکەش لەسەر کردەوەکانیانە کە تەشبیهیە کاتەوە بە سەراب. بەڵام لە سەرەتاوە فەرمێ وەلەذینە کەفەڕوا بۆی ئێمە هەمومان سەرنجمان ڕاکێشین بۆ ئەوەی کە بزانین ئەو کەسانی کە کافربوون نەتیجە ئەنجامیان چییە. ئەو کەسانی خۆیان کە کافرن بزانن دەربارەی ئەوان چی هاتووە، چی باسە کاتووە. خێرا ئەو کاتە ئەوانش سەرنجیان بۆ ئەوە ڕاکێشێ. یعنی وەکو حاڵەتێکی تەشویقێکە، هاندانێکە بۆ ئەوی بزانین چیان لێ بەسەر دێ. وەلەذینە کەفەڕوا ئەنجا دوایەوە فەرمێ ئەعمالهم، یعنی هەموو کار و کردەوەکانیان کەوا بوو هیچ ئیستیسنایەک لە کار و کردەوەکانیان ناکە. ئەو کردەوانەش کە وەکو ئاوەدانکردنەوەی بەیتی خوای پەروەردگار و خزمەتی میوان و لەسەرکردنەوەی مەزلوم و بەزەی هاتنەوە بە فەقیر و هەژار و نان و ئاودانی حاجەکان و ئەمانە، ئەم کردەوانش کە لە هەمویان چاکن، زاهرەن چاکن، بەڵام هەروەکو کردەوە خراپەکانی تریانوان مادام شرکیان بە خوای گەورە بڕیارداوە، مادام کافرن، هیچ قیمەتێکی نییە. ئەعمالهم ئەنجا خوای گەورە فەرمێ کە سەراب، وەکو سەراب وایە. سەراب تعریفێکی علمیانەی سەراب کە بە ئینگلیزی پێوترە میرەج، ئەسڵی وشەکەش خۆی ئینگلیزی نییە، MIRIGE، لە ئەسڵە فەڕەنسیە بە معنای ئاوێنە، میرەر. بەڵام سەیریکەن فەرقەکەی چەند زۆرە. بۆچی ئەوان ناویان نا میرەر؟ ئەو عالمەی ئەوان کە کەشفی ئەم زاهیرەی کرد لە پەنا قەڵایەکەوە سەیریە کرد. گەرمای ئێرە ئەیدایەوە لە قەڵاکە وەکو ئاوێنە ئەیبینی دیوارەکە. بەڵام ئیبن الهەیثەم ئەهلی ئیسلام پێش ئەم پیاوە بە 1000 ساڵ کە باسی ئەکاتەوە، چونکە ئاەتەکەی لە بەردەستایە فەرمێ کە سەرابین بیقیعەتین. ئەم بیقیعە جەمعی قاعە وەکو جیرەوە جار، دەشتێکی کاچی بە کاچیە، تەختە، گەرمایە، ئینعیکاسی عکسکردنەوەی تیشکی تایە. ئەمەش بە چەند شێوازێکە. ئیبن الهەیثەم کە باسی کردووە ئەڵێ بورکەت و ماء، وەکو ئەستێڵکێک، وەکو گۆمێکە کە ئاوەکەی تیا کۆبێتەوە، وەکو حەوزێک. ئەسڵی ئەمە چییە؟ ئەسڵی ئەمە گەرماکەیە. تیشکی خۆر کە دێتە خوارەوە لە زەویەدا، زەویش گەرمایەکە عەکسەکاتەوە، ئەم مەسافەی بڵێن مەدای 5 مەتر لە زەویەکەوە کە گەرماکەی لێداوە، لە مەتری یەکەم و لە دووهەمە گەرماکە زۆر زۆرە، لەبەرە تیشکەکەی شکاندۆتەوە. هەموو تیشکێک کە ئەگاتە وەسەڵێک ئەشکێتەوە، وەکو چۆن تۆ تەماشای کلکە خاکەلازێکەکەی لە حەوزی ئاوەکەیە وەکو شکاوی بینی، ڕاستەیەک دانە لە ناو دۆلکەیەک ئاوا بە شکاوی بینی، لە ڕاستیشە شکاو نییە، چونکە تیشک خۆی کە ئەیدا لە وەسەڵێک فەرقەکە. ئێستا ئەو تیشکە کە دێ ئەگا بە ئێمە لە ئاسمانەکانی باڵا کە ئەکەوێتە هەر وەسەڵێکەوە خوارە بێتەوە ئاوە، لەمەشەوە دیسان دێتەوە ئەیدا لە هەوا، لە هەواکە ئاوا خوارە بێتەوە، دیسان دێتەوە بۆ لایەکی تر خوارە بێتەوە. بۆی خوای گەورە فەرمێ فەلا ئوقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم. چونکە شوێنی خۆرەکە، شوێنی ئەو ئەستێرێ نازانین کوێیە. ئێمە سەیری ئێرەوەکەین، بەس ئەم تیشکە لێرەوە هاتووە، ئەمە لێرەوە چۆتەوە بۆ سەرە لەم شکانەوەیەوە هاتووە، نازانین ئەوەش چەند ئەو ساڵی تری بڕیوە. ئەو ئەستێرە احتیمالە کە گەیشتووە بە ئێمە، تیشکەکەی گەیشتووە بە ئێمە، خۆی لەوێ نەماوە، هەر خۆی لەوانەیە ئەسڵەن نەماوێ، چووی بۆ گۆڕستانی ئەستێرەکانی تر. ئەم تیشکە بە ئێمە گەیشتووە کە ئەگا مەم سەر ئەرزە لە مەترێک و 2 مەترێکە، تیشکەکە زۆر گەرماکە زۆر زۆرەی شکێنێتەوە، کە زۆرەی شکێنێتەوە وەکو شەپۆلی ئاو دەرەچێت. ئەنجا دوو شێوەیە هەیە، یەکێکیان لە دەشتێکی تەختایە، باڵێنەوە لە دەشتی کەرار و تەماشاکەین، تیشکەکە ئاو پیشانمانەدا وەکو ئاوە و ئەڕوا، شکلەکان وابینین، ئاوکە وابینین. بەڵام کە سەیری جادە ئیسفڵتەکە ئەکەین، قیرەکە، جادەی قیرەکە لێی کردوین بە شێوازێکی تر وەکو بوحەیرەیەکە. سیارێک لەو سەرۆکە دەرەکەوێ، ڕسمی سیارەکەش لێرا دەرەچێتەوە، وەکو ئەوی کە تۆ سەیری درەختێکەکەی لەو بەرەوە لە ناو ئاو تەنیشتی ئاوایە، ڕسمی ئەویش ئاوە بەعەکسەوە ئەبینیتەوە. مەسافەیەکیش لە بینی قەدی هەردوو درەختە ئەسڵەکە و وێنەکەیە هەیە،
وەکو بۆشایەک لەمەش هەروایە سەرابەکە وابینی سیارەکە لەوێ کە دێ بەم شێوەیە عکس بووەتەوە لە ژێرەوە بەم شێوەیە بینیتەوە ئەمە خۆی سەرابەکە لەم مەدای یەکەم مەتر و دووهەم مەترە خۆی تا 4-5 مەتر ئاوایە لە مەدای ئێرە گەرماکە زۆر شکاوتەوە بەو شێوە سەرابەکە دەرکەوتووە کەوا بوو وەکو ئاو دیارە باش ئەمە یەکەم ڕسمی حاڵەتەکەی کردو هیچیەیە والذین كفروا أعمالهم كسراب هەموو ئەو کار و کردوانەی کە کردویانە وەکو ئەم تراوێلکەوە هیچ نییە يحسبه الظمآن ماء ئەو کەسەی کە زۆر تینووە و ئەزانێ مە ئاو ئەنجا سەیریکەن نەیفەرموو يحسبه الظامئ ظمآن ظامئ اسمی فاعلە ئەشە یەک جاری تینو بوو بێ بەڵام ظمآن لەسەر وەزنی فعلانە یعنی ملء الفعل پڕە لە تینوێتی یعنی تینوێتەکەی کاملە گەروی وشک بووە سیپەلکی وشک بووە هەر هەوڵەدا هەروەکو ئەم چۆن ئەڵێن غاضب و غەضبان تووڕە و تووڕەی پڕگە زۆر تووڕە بوو بێ جایع و جوعان بەم شێوەیە ئەمیش وهایە يحسبه الظمآن ماء ئەنجا وا تەسەوریەکە ئەم کابرایە لە دەشتێکی کاچی بە کاچی ئاوایە لەو سەرەوە ئەم تراوێلکەیە بینێ ئەم سەرابە بینێ وا ئەزانێ ئاوە هەموو خۆشی کوشتەی ئەوەیە کە زوو بگاتە ئاو ئەم کافرانە ئەیانێ هەر چۆنێ بەم کردەوانیان کردەوەکان لێ قوبوڵ بکرێ بەڵام ئەم کردەوانەی کە کردویانە وەکو ئەم سەرابە وایە لای خوای پەروەردگار هیچ قیمەتێکی نییە بۆیە خوای پەروەردگار هیچ وەزنێکی بۆ دانانێ ئەفەرمێ وەقەدیمنا إلى ما عملوا فجعلناه هەباء منثورا هیچ نرخێکمان بۆ دانەنا و نەرۆک و تۆز و خۆڵ بڕە بە ئاسمانە دێنەوە سەر وێناکە يحسبه الظمآن ماء ئەم کابرایە کە زۆر تینووە ئەڕوا بەرەو ئاوەکە لەکوای بینە نزیکی ئەو دارە درەختێکە بینێ بۆ نمونە سەراوێلکەکە لەوێ تراوێلکەکە ئەڕواگاتە دارەکە سەیرەکە ئەوەندەی تر دوورە لەمێ دیسان ئەژنۆی ئەشکێکەوە نەگەیشت پێی بەڵام هێشتاوا ئەزانێ ئاوە دیسان هیمەتێکی تر ئەکەوێ بە عەرزا هەڵەسێتەوە ئەڕوا تینوێتەکەی زیاتر تینی بۆێنێ بە ئومێدە لەگەڵ هەبوونی ئومێدەکەی ئەڕوا هەتاگاتە ئەو شوێنە حتى إذا جاءه لم يجده شيئا لێرە بە معنایەوە نیە کە هیچ شتێکی لێ نییە چکە هەوای هەر لێیە گەرمایەکەی هەر لێیە بەڵام هیچ شتێکی لێ نییە کە دەلیل بێ لەسەر ئاو نە لە شوێنی خۆی نە لە داهاتوو نە لە پێشتر نە لە ژێر ئەرز هیچ ئەسەرێکی ئاوی لێنی ئەم کابرا چەند بێ ئومێدە زۆر چەند مەرحەلەی وای بڕیوە خوای زانێ المهم أعمالهم كسراب بقيعة يحسبه الظمآن ماء حتى إذا جاءه لم يجدوا شيئا لمنا أميدي خوياتي تماشاك سبحان الله لمنا أميدي خويا أفرما ووجد الله عنده فوفاه حساب ووجد الله عنده أما خوي كافر باوري بخوانيا قيشتوت أمشونا خوابين طبعا تصويرك وامان بوكا بنظري كافرك بديدو تصوري كافرك وامان بوكا كأنما خوابين بمجسمي خوای پەروەردگاریش جسم نییە ئێمە باوەڕمان وایە کە خوای پەروەردگار ناچێتە هیچ شوێنەوە و خالقی شوێنە خالقی زەمەنە خالقی حاڵەتەکانی ئینەرژی و وزەیە وزە و مادەیە بەڵام ئەم کابرای ئاوا ئەڕوا بەم ڕەنجدانە ئەگاتە ئەو شوێنە لەپڕ خوا بینێ فوجد الله عنده فوفاه حساب یەکسەر کە خوا بینێ پەل و پۆیشکێ چونکە یەکەم ئەزانێ ئەمە ئیتر بوو بە حەقیقەت کە خوا هەیە ئەنجا ئەمە خوای گەورەیە هەروەکو مسڵمانان وەسفیانە کرد بۆ ئەم کافرانە خوایەکی بەدەسەڵاتە نایەڵێ دەرچێ خوایەکی زانایە ناتوانێت فێڵی لێ بکە خوایەکە کردەوەکانی هەمووی نووسیون خوایەکە سەریع الحیسابیشە تەواو هەموو حساباتێکی کەوتە سەر سفر یعنی وەکو ئەوایە تۆ یەکێک زۆرت لێ پارەتەوە بۆی پارەیەکی بدەیتە زۆر پاڕاوەتەوە و دوایی دڵخۆش بۆ تۆ دەست کردو بە جرفان تا پارەکەت دەرهێناوە باوەڕێن مەبلەغێ پارەیە هەر پارەیەک بێ ئەو هەموو هیوا ئاواتی هاتۆتە سەر و پارێت چکە چاوەڕێی نانە چاوەڕێی ئاوە چاوەڕێی جلوبەرجێکی بەڵام تۆی دڕێنی وردور دەکەیت و فڕێدەی هەندێک وردەشی لە وردکراوەکانە خێتەوە جرفانی بۆی نەتوانێت کۆی کات ئەیگەێنی تۆ حاڵەتێکی تری یەئس
بێ ئومێد بوون بەڵام بێ ئومێدیکی زۆر گەورەتر ئەم جارە بۆ ئەم کابرایەش وایە گەیشتە ئێرە فوجد الله عنده خوای گەورەی لێیا بینی خوای گەورە هات وێزەی هات بەرامبەری هات بۆ محاسبەکردنی فوفاه حساب کاش فەرمێ فوفاه حسابە یعنی هیچ شتێک لە خوای پەروەردگار نادیار نییە هیچ شتێکی لە شارەوە نییە هیچ شتێکی بیر نەچۆتەوە هیچ شتێک نییە کە تۆمار نەکرابێ يعني كاملا حساباتەکانی هەمووی لەگەڵاکە وەرە بزانم وەزعت بوو بەچی جا سەیری ئەم تەسویرەکە دواییشە فەرمێ والله سریع الحساب خوای پەروەردگار محاسبەکردنەکەشی زۆر سریع هەمووی دێنێتەوە پێشەوە لە لەحظاتێکی زۆر کەمە بڕوا نەجاریشکێ تەماشایکەینەوە یعنی هەموو ئومێدێکی هاتبەوەی بە سەلامەتی دەرچێ دەرنەچوو هەموو ئومێدێکی بوو بگاتە ڕەزامەندی خوای پەروەردگار سەعادەتی دەستکەوێ بەختەوەری دەستی نەکەوت يعني نا أماني دەستکەوت نە سەلامەتی نە سەعادەتی دەستکەوت هەموو زەرەرەکانیشی هاتە ڕێگای ئەمانش لە چیا بن لەوەی کە ژیانت مەحفوظە بێ یەکێک ژنی هەیە بەڵام خۆی کەوتۆتە هەلاکەتێکی حاڵەتێکی ئاوە هۆشی لای ژنەکەی نییە هۆشی لای ڕزگارکردنی نەفسی خۆیەتی سەرۆتی سامانی هەیە پێی دڵخۆش بوو بەڵام ئێستا بۆ دڵخۆش نییە ئێستا سەرۆتی سامانەکەی لەبەردەستی شابێڵ ئاومەوێ ئەولاد و حەفەدە و ئەمانەی زۆرن هەنەوەی زۆر هەیە کە سوکار و عەشرەتی زۆرە بەڵامەڵە چدا دێک مەدەن کە ئاوەکەم ناگەین هەروەکو یەکێکە محتاجی دەرمانێک و دەرمانەکەی ناگەین بەڵام هی ئەم حاڵەکەی خەتەرترە لەوەی کە ئیتر خوای گەورە لەویان محاسبەیەکی توند و تیژیەکە لەسەر هەموو شتێکی یعنی لەم کاتەیە عەقوبەکە ئەدا کە ئەم ئومێدی بوو جا ئەمە حاڵەتێکی دەرونی زۆر گەورەیە یعنی تۆ تەلەبەیەک سعیەکی باشی کردو بە حسابی خۆی دەرەجەی باشە هێنێ امتحانەکانی هەموو وەڵام داوەتەوە چاوەڕێی نەتیجەکەی کە وەریەگرێت کە چێ نەتیجەکە وەرەگرێت سەیرەکە حازریان کردووە کەلەپچیان بۆ حازر کردو یەکسەر بیبن بۆ سجنیش بۆ ئەی تەلەبایەتەکەم ئەی مستەقبەلم منەوێ شەهادەکە وەرگرمەوە نا بڕۆ بۆ تەعزیب خانە بڕۆ بۆ ئەو شوێنەی کە عەقوبە وەرەگری باشە ئەمە ئومێدە هەموو ئومێدێکی ئەم 4 ساڵ خوێندنەی هاتە بۆ سەرەوەی کە شەهادەکە وەرەگرێ لە مقابلە ئەم عەقوبەیە وەرەگرێ يعني العقوبة تأتي وقت المظنة مظنة الشهادة مظنة الخير يعني لو كاتك أو بهواي أو أبوه مستقبلي لسر بنا كردبو هم عقوبك هات السري والذين كفروا أعمالهم كسراب بقيعة يحسبه الظمآن ماء سيري يك كلمة اختيار كرا وكان بقيعة يعني دشتي آوات تخذ لنوان أهل تفسيره جوازيقنا لنوان يوكا هميانا فرمون تخت آوا هاوينا قرماك ليداو تفسيري أهلي أواني تفسيري كونش هروكو يستليش يدنو أفرمي والذين كفروا أعمالهم كسراب بقيعة يحسبه الظمآن يحسبه خوي اعتقادك للراسيوانية يحسبه الظمآن ماء حتى إذا جاءه حتى أجبو نهايتي هدف حتى مطلع الفجر كتبت حتى الليل بالرجوب فرمي وأتم الصيام حتى الليل وأتم الصيام إلى الليل حتى كشلي ربو كوتاية فرمي حتى إذا جاءه لم يجده شيئا ووجد الله عنده فوفاه حسابه والله سريع الحساب سيري كم چەند کەلیماتێکە هەموو بەلاغەکەشی تایە کۆی کردوتەوە يعني ئەو کافرانە هەرچی ئەوان جێ ئومێدیانە ئەو کار و کردوانەی کردویانە و چاکەیە بە ئومێدی ئەوەی کە لە داهاتووە خوای گەورە لێیان خۆش بێ بەسەبەبیەوە قابلی قبوڵ نییە قابلی ئەو نیە خوای پەروەردگار بیکە بەمای لێ خۆش بوونیە خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ زیاتر تێبگەین لەم دینە بەلاغەت و ڕەوانبێژی قورئان زیاتر چێژی لێ بکەین و زیاتر لێ حاڵی ببین خوای گەورە بە لوتف و ڕەحمەتی خۆی بە نووری ئەم قورئانە بەرچاومان ڕۆشن کە ئەم قورئانە بکە بە مایەی ئاسوودەیی دەروونمان بیکە بە هاودەنگی قەبرمان بیکە بە تکاکاری ڕۆژی قیامەتمان خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ و نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.